سلام عليكم طبعا خوين كارين عزيز والشكاية راهنانكاني بابتي هاوڵکار و جۆرەکانی هاوڵکار لە ڕاهێنانی یەکەم بسملای لێکەین ئەڵێ ئەم هاوڵکارانی خوارە لە ڕستدا بەکاربهێنن و جۆرەکەیان بنووسە لەناو باخەکەدا چییە؟ هاوڵکاری شوێنن لەناو باخەکەدا دانیشتن پار هاوڵکاری کاتیە دەڵێ پار بەفر باری بەجوانی هاوڵکاری چۆنێتە لێ بەجوانی بیر بکەوە هەفتەی داهاتوو هاوڵکاری کاتیە باشە لە هەفتەی داهاتوو دەچمە دهۆک باش هاوڵکاری چۆنیەتێ دەڵێن وانەکانت باش بخوێنە باشە لێرەدا باش لە بڕووی وەسفی کاری بخوێنی دەکات بۆیە لێ بتە هاوڵکاری چۆنێتی نەک هاوڵ ناو ئاگادار بە ڕاهێنانی دووەم دەڵێ وەڵامی ڕاستی هێڵبژێرداتووەکان هەڵبژێرە یەکەم دەڵێ بەدڵ و بەجیان کوردستان دەپارێزین بەدڵ و بەجیان هاوڵکاری چییە؟ چۆن کوردستان دەپارێزین؟ دەرێ بەدڵ و بەجیان مادەم وەڵامەتە لە شتێ پرسی چۆن بەدڵ و بەجیان دەبتە هاوڵکاری چۆنیەتی دوێم دەڵێ کەڵەشێرەکە لەسەر دیوارەکە هەڵفڕی لەسەر دیوارەکە هاوڵکاری چییە؟ کەڵەشێرەکە لە چی هەڵفڕی؟ لەسەر دیوارەکە یەکەوس لەسەر دیوارەکە هاوڵکاری شوێنی دوێنێ باوکم ڕۆیشت بۆ دەرەوەی وڵات دوێنێ هاوڵکاری چییە؟ دوێنێ ها کاتە کەی باوکم ڕۆیشت دەڵێ دوێنێ کاتە دوێنێ بریتە لە هاوڵکاری کاتی چوارەم بە جوانی وەڵام بدەوە چۆن وەڵام بدەوە؟ بە جوانی بتە هاوڵکاری چۆنیەتی پێنجەم کیسەڵ لە سەرخۆ دەڕوات کیسەڵ چۆن دەڕوات؟ دەڵێ لە سەرخۆ بتە هاوڵکاری چۆنیەتی چکە وەسفی چۆنیەتی ڕوودانی کارەکەی دەکات ڕاهێنانی سێ دەڵێ هێڵبژێرداهاتووەکان شی بکەوە یەکەم گەلی کوردستان لە 5 ئادار بورن شێرانە ڕاپەڕی لە 5 ئادار هاوڵکاری کاتیە تەواوکەری کارە شێرانە هاوڵکاری چۆنیەتیە تەواوکەری کارە گەلی کورد کەی ڕاپەڕی دەڵێ لە 5 ئاداردا گەلی کورد چۆن ڕاپەڕی دەڵێ شێرانە ئەو هاوڵکاری چۆنیەتیە دووەم دەڵێ باران بەخوڕ دەبارێت باران چۆن دەبارێت؟ دەڵێ بەخوڕ هاوڵکاری چۆنیەتی داڕژرا هەروە تەواوکەری کارە ڕاهێنانی چوارەم دەڵێت 3 پەندی پێشینان بهێنەوە کە هەر یەکیان جۆرێکی هاوڵکاری تێدا بێت دەڵێن دۆستی ئەمڕۆی و دوژمن بووی پێرێ لەگەڵ ئەمڕۆ بریتە لە چی؟ بریتە لە هاوڵکار دەڵێت چا بەتاڵی بخۆ زوو بۆ ماڵێ بڕۆوە ئاگادارە بە ئەو حکمەتە لەو پەندەی زۆر مهمە ئەگەر بیزانی بەتاڵی هاوڵکاری چۆنیەتیە گوڵ لەسەر لقی خۆی ڕەنگینە لەسەر لقی خۆی ئەو هاوڵکاری شوێنیە لە مەنزەمەکەم کۆمەڵێک ساری هەڵبژاردانراوە لە کۆتایشدا وەڵامی مێدانراوە دەتوانین سوودیان لێ وەربگری تا شکاری بابەتێکی تر و ڕاهێنانیشتر هەشتا بە سەفرازە سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو